ضغطت علينا بەهۆی سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆناوە فشارێکی زۆرمان لەسەر دروست بوو. بۆیە دوای ئەو ماوە زۆرە لە داخستنی ئەم کارگەیە ئێستا دووبارە کەوتوتەوە کار بۆ هاوکاریکردنی هاوڵاتیان، چونکە بە دروستکردنی دەمامک هاوکاری هاوڵاتیان دەکەین بۆ خۆپاراستن لە کۆرۆنا. لمواجهة آثار هذا الوباء. نحن الآن في قسم النسيج. ئێمە لە بەشی چنینین، هەوڵێکی زۆرماندا بۆ چاکردنەوەی ئەم بەشە، بەڵام ئەوەی کە بووە جێی سەرسوڵمان ئەوە بوو ئەم بەشە لەلایەن هاوپەیمانی عەرەبیەوە کرایە ئامانج. ئەوەی دەیبینین جێگەی هێرشەکەیە، نزیکەی 6.5 مەتر شوێنەکەی قوڵ بووە.